فیلمی سینەمایی بێنیشتیمان لە ئەنگلیس کە هیچێکە لەو فیلمانەی بە 4 زمان بەرەم هاتووە بە زمانی کوردی و عەرەبی و فارسی و تورکی و بە بەردامی لە پرۆگرامی کورسات مەگەزی قسە و باسمان کردو لەسەر فستیڤاڵانی کە بەشداری تێدا کردووە ئەو خەڵاتانی کە بردوێتی و کۆتا بەشداریکردنیشی لە فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کوردی لە شاری دۆک بەشداری کرد و بە پێوەی کە ئەو فستیڤاڵانی تریش لە وڵاتانی دەرەوە بەشداری کردووە و خەڵاتەکانیشی کە بەدەستێنەوە فیلمەکە جێگای سەرنجاوە بڕیارە لە سەرەتایی مانگی تەمووز لە هەرێمی کوردستان نمایش بکرێت. قساکەم لە سەر فیلمەکە و بەرهەمێنانی فیلمەکە و کواڵیتی فیلمەکە و شێوازی نمایشکردنەکەی میوانداری بەڕێز کاکشوان عەتووفم کردووە کە خۆی هەم سینەماکار و هەمیش ئەکتەر لە نێو فیلمەکەیە زۆر بەخێربێ کاکشوان سپاس بۆ ئامادە بەڕێز تورە جەسڵانی کە دەرهێنەری فیلمەکە و سینەماکارە ڕاستە و خۆ لە تاران و لەگەڵمانە سڵاو لێبێم کاتت باش ئێوارەت باش. سلام ئەم کاتەبا سڵاو بۆیەوە و بینەرانی خۆشەویست بە تایبەت کاکشوانی بەڕێز کە لە ئستودیۆ لە خزمەتتان. زۆر سپاس بۆ بەشداریکردنی بەڕێستیشتان سپاس بۆ هەردووکتان. بەر لەوەی قسە لەسەر فیلمەکەم کەم و پرسیار بکەم بە تریلەری فیلمەکە ببینین دواترە گەڕێمەوە فەرموو. چه کردی که جان گروفت اطلاق دوجدار که کنی به بس جنها مش بینی کنی ناله کزان سپاس لك خوش کم numarası mı gönder bana numarası? şansına yani vakit ne kalmış? سفريتين ورا قوار دقرو جن منضال بياو هيج فارقينيا gideceğimiz yol Değaş'ın güzergahı. Mümkün. Asmem için. O zaman. زانی زمانی دشی نزنه راجی نیه ئەتوان بینەری فیلمەکە بن لە دەستپێشی نمایشیەوە لە هەرێمی کوردستان و دواتر قسە زیاترەکەین لەسەر ئەوە. سەرەتای پرسیار لە بەڕێز تورە جەسڵانی کە دەرهێنەری فیلمەکەیە دەستبردن بۆ پرۆژەکە و کارکردن لەسەر ئەم پرۆژێ و هەڵبژاردننی چیرۆکەکە چۆن بوو؟ بۆ سناریۆ بینیشتمان چەند ساڵ لەما پێش ئێمە دەستمان کرد بە سناریۆ یانێ تقریبان ئەم سناریۆ یەکەم جار یانێ لە ئێرانە چەند ساڵ لەمە پێش نووسیمان دوایەوە لە کوردستان دووبارە نووسیمان کرد 4 ساڵ لەمە پێش بۆ کە لە فستیڤاڵی دهوک لەگەڵ کاکشوان عەتووفە دانیشتنێکمان بوو سەبارەت بە پرۆژەی داهاتوو من باسی ئەم پرۆژەمە کرد ئەیتر داوای کردوتی بە ئەم پرۆژە با لە سلێمانی بکەین پشتگیری ئەەکەین ئینشەڵا لە سلێمانی بکرێت ئەم پرۆژەکە ئەیتر وا بوو کە هاتین بۆ سلێمانی و 2000 کۆتایی 2019 دەستپێکی 2020 بوو کە لە سلێمانی بووین و ئیتر دەستمان کردووە پری پرۆدەکشن و هەڵبژاردن ئەکسەرەکان لە هەر 4 پارچە و ئێستافێ بەکستێژ و پشتکەمبراوە هەموو شتێک لە سلێمانی و لە هەڵەبجا دەستمان کرد بە تەسویر 2020 سەرەتای 2020. دەستخۆش بچمە لای کاکشوان بەشداریکردنی کۆی ئەم ئەکتەرانە لە دووتوی فیلمێکا و مامەڵەکردنی ئێوە لەگەڵ ئەو ئەکتەرانی تریش تا چەند کارێکی باشتر بۆ ئێوە کە بتوان نواندنێکی باشتریان مەجالێکی فراوانترتان هەبوو بێ بۆ نواندن؟ سەرەتا سپاس بۆ زۆر بەخێر بێ بەڕێست بۆ کەناڵی کورسات و سڵاوم بۆ
هاوڕێ عزیزم کاک تورسکە دەمەکەنم بینی و بیریەکەم هیوای سەرکەوتنی بۆ خوازم انشاءالله بەم نزیکانە ئێوە شوێنش ئەی بینین لە کوردستان لە ڕاستیە ئەو سەرەتای باسکردنی پرۆژەکە ئەوە یەکێ گلو خاڵانی کە سەرنجیم لە ڕاکێشان کە چەند سەرنجڕاکێشە بێت لە فیلمێکا بم هەڵبەت سەرەتانەمان نەزانی ینی چێوچێن تا کاک تورس اختیاری کردن بەڵام هەروەکو حەزی ئەکتەرێکی کە لە باشوورم من لەم پارچێم لە کوردستان ئەکتەرێکمان هەبێت لە باکوور دوانمانە بێدانێ لە دهۆک یەکێک لە ڕۆژهەڵات و باس لە بابەتێک کۆنسپتێکین کە پەیوەندی بەڕاستی بە هەمومانەوە هەیە هەمومانوەکو کورد بە تایبەتی و کێشانەی ئەو کۆنسپتانی کە لە فیلمەکەیە کە حەزەکەم بیبینن بەزانکەم کۆنکردنەوە بەم لەسەری دووش مەسەلەی ئەوەی کە قسەکردن لەسەر ئەم ناوچەیە لەبەرەوە هەم چێژە هەم حەزە و هەم منافەسەش دروستەکە بۆی کە هەموو وەکتەرە باشانەی کە لە مەسەرەن دوان لە کتەرە باشەکانی باکوور کاک بڵند و کاک شاهین و دوان لە کتەرە باشەکانی دۆ کاک ڕێکەش و کاک بەنگین لە ڕۆژهەڵاتەوە مەسەرەن گۆرانی بێژێکی باشی ئارتیستی وەکو هانی وە لە هەڵەبجەوە گەنجی باش مەسەرەنەوە ئەمە شتێکە سەرنجە ڕاکێشە لە فیلمێکە و بە تایبەتیش دەرهەرەکەی ئارتیستێکی نایابی وەکو تورەجی ئەسڵانی بێت بۆ من شتێکی سەرنجڕاکێش بوو سەرەتا وە منافەسەشە تیا دروستەکە بۆی کە هەڵبەی باشترین بی دەستخۆش بسم لای کاک تورس باسکردن لە ڕووی تەکنیک و بەرەمێنانی فیلمەکەەوە چۆن کاری لەسەر کراوە لە ڕووی تەکنیکەوە ئەم فیلمە لە بدایەت قەرار بوو کاوەکۆ بە ستایلێکی ئەمریکی دەست پێکەین یانێ چونکە زۆربەی شیرک لە نێوتانکرا هەیە بە شێوەیەکی ئستدیۆ دەست پێ بکەین پرۆداکشنەوەیشمانە کرد بەداخەوە لە ڕووی پرۆداکشنەوە چون هیچ پشتگیریەکی نەبوو ئەم پرۆداکشنە ئەم سناریۆوە تر مەجبور بووم لە مەکانی واقع یانێ لە تانکەرە ڕاستیە تەسویر بکەم کە خۆی چەلەنجێک بۆ لە ڕۆی تکنیکەوە کە ئەمە بە چه تکنیکێک ئەمە تەسویر کرد بە چەند ئەکتەرەوە لە جیک زۆر تەسک بچووک بە تکنیکێکی زۆر یانێ زۆر ئەکسپریمنتاڵان فیلمانە تەسویر کردە بەس چیرک زۆر کلاسیکە درامای هەیە ئەکتەری پرۆفشیناڵی هەیە لە ڕووی دەنگە و لە ڕووی موسیقاوە بە تایبەت مەحموود بەرازی موسیقا زانی کورد و کۆمپۆزەری سینەما کە زۆربانە بەناوبانگە لە ڕۆژاوە موسیقەم فیلمە دروست کردە یانێ هەموو ستافی پرۆفشیناڵە بەس جێکی زۆر چەلنجی و زۆر سەرنجڕاکێشە ئەمریکیشن بە فیلمەکە دوایی توانی بە دیتێل لەسەر وردەکاری تکنیک زیاتر باس بکەین ئێستا پێم خۆشە زیاتر وەکو فیلمێک نەتەوەیی ببینین کە ئەم فیلمە زیاتر لە تکنیک فیلمێکە نەتەوەیی بۆ ملەتێکە لەبارەی ملەتێکەوە بۆ خۆیان دا ئێستا هەرچی فیلم لە سینمای کوردی یا زۆربەی فیلمەکان لە سینمای کوردیە لەبارەی کوردە بووە بەس بۆ کورد کە تەمین کات وەکو تازیەک کە ئەمە پێویستە کورد خۆی لە ئەم فیلمە ببینێت گرنگە بێنیشتمان زیاتر تاکو تکنیک زۆر باشە کاکشان ئەرتەنهاوکۆ ئەکتەرینەوە فیلمەکە قسە لەگەڵا ناکەم ڕەنگە هەندێک پرسیار هەبێت کە تایبەت بێ بەگشتی بە سینەمایە لەم فیلمەیە بێنیشتیمان لاندلیس تا چەند لە ڕووی مۆرک و سینەمای کوردیەوە کاری لەسەر کراوە کە مادام هەر چوار پارچەی کوردستانیشتیدا بەشدارە بەس لە وەکو سینەمایکی ینی مۆرکێکی کوردیانی پێبەخشرابێت دەرسەد فیلمەکە ینی ئەگەر وەکو پرۆدەکشنیشی کوردیە لە بەرەوەی هەم بەرهەمێنەرەکانی کە ماد موڤی کاپتور و کاگەڕۆس کوردین ئەکتەرەکانی کوردن وەکت ڕاستە با بڵێن زمانی لەهجەی جیاوازی هەیە یا کەس بەکار هاتووە کە کورد نەبێ بەڵام فیلمەکە لەبەرەوەی بە تەسەوری من جۆرێک لە ستایلێکی دیکۆمنتاری وەرەگرێ زۆر واقعیە فیلمەکە یعنی لە شوازی پراکتیکردنی ئاکتینگ و هەتا پرۆڤەکانی ینی شێوازی
سۆری بۆرد و وێنەگرتنی کە باشترەوە لەگەڵ کاکتورەش خۆی لەوە قسە بکەن یعنی ئەوەی من فیلمەکەم بینیێتەوە فیلمێکە لە ناو شاخ و داخەکانی ئەم ناوچەیە کوردستان کارکتەرەکان هەڵگری کێشە و کۆنسپتی ئەم ناوچەیان بە هەر چوار پارچەوە کە لەم چەند ساڵی خیرە شەڕ و سیاست و ئەکۆنۆمی بەسەری هێنایە فیلمەکە باز لە زۆر شتەکە بەڵام چڕ و پڕە لەسەر هەر چوار جۆرە کارکتەرە کوردیەکە کە لە چوار پارچەی جیاواز ئاژین اینجا چیە و چینیە لە چیرۆکە لەبەرەوە خۆتانی بینێن باز بەڵام بە مۆرگ 100% مۆرگ و مۆری ئینسانی کوردی هەڵگرتووە و گرنگیش ئێستا من ئەمە ینی بە تەنها ئەوە بڵێم کە لەم بەر ڕێگەی بەرنامەکەی تۆ کە زۆرتر خەڵک تەرجیحکەین بێ بیبینێ ڕۆژی لە دوی مانگەوە کە دەست پێکا لە هەموو سینەماکانی کوردستان بەڵام قسەکردن لەسەرەوەی ئەم فیلمە من بۆ خۆم فیلمەکە هەموو بە کاکتورەس بە برادران ئەڵێم فیلمەکە بۆ مۆراڵی من و ئەخلاقی من جێگەی شانازیە کە لە فیلمێکی وایە بەشدارم بۆ لەبەرەوەی بەڕاستی چۆتە ناو ئەو کێشانەی کە لەم ساڵانەی ئەخیرا و هەنێکیشی لە مێژووە ئینسانی کوردی هەڵگرێتی زۆر باشە بێگومان سپۆنسەری میدیاکەی کورساتە ئەوە کاری لەسەرەکەین بۆی بتوانین زۆرترین خەڵک بێت بیبینێت تا بتوانن هەم چێژ لە فیلمەکە هەم شێواز و بەرەمێنانەکەشی بکەم چۆن لای کاکتورەس باسی لەوە کرد کە ئەم فیلمە فیلمێکی ئەتوانین بڵین نەتەوەییە بەشداریکردنی لە فستیڤالەکانی جیانە ئەو پەیامەی گەیاندووە لە لای ئەو هونەرمەندە سینەماکارە بیانیانە تا بە تەواوەتی بچنە ئەو کێش و گرفتانی کاکشوان باسی کرد بە تەواوەتی پەیوەستن بە نەتەوەی کوردەوە ڕاستە ئەمە لە کاتی ئەم فیلمە دەستمان کرد بە تەسویر ئەم فیلمە کە کۆرۆنا هات لە دوای یەک ساڵ و نێ پۆست پرۆدەکشن کە خەلاص بوو تازە ئێستا چەند مانگە کە پاش کۆرۆنا خەریکە فستیواڵەکان یا زۆربەی شۆن وەکو سینەما دەست پێش کردو لە تەواو دنیا لەبەرەوە ماوە زۆر فستیواڵ ماوە کە بەشدار بێت ئەم فیلمە لە ڕووی نەتەوەیی و دیارە کە فیلمێکە فستیواڵەکان دوو بەشیان هەیە یە بەشێکیان هەیە کە بابەتە زیاتر هەست بە بابەتەکان بەشێکی هەیە کە لە ئەم فیلمە ئەو بەشە نیە یانە تەنیا بابەت نیشانداین بە سینەماکاری غەربەوە نییە بە سینەماکاری ڕۆژاوای دنیاوە نییە ئەم فیلمە باس لە شتێک نەتەوەی ئەکات کە ئێوادارم خەڵک ببینێت زیاتر لە فستیواڵەکان هەرچەند لە فستیواڵ چەند فستیواڵ بەشدار بووە لە فستیواڵی سیلکرۆد لە چینە خەڵاتی دارهێنەری بردووە لە فستیواڵ سینەکۆس لە ئەمریکا نامینێتوە لە یەکەم جار لەوێ هاتە نیشانداین لە فستیواڵەکان تریستە لە فستیواڵی مۆسکۆ لە چەند فستیواڵ خەریکە ئەگەڕێت ئەم فیلمە بەس چونکە فیلمەکە ڕخنەگرە یعنی ڕخنە لە ئوروپایش ئەکات ئێمە نەتیجە ئێمە بەرهەمی تجارەتی ئوروپا و ڕۆژاوا و غەرب و ئەمریکا هەموو شتێکین وەکو کورد ئێمە ئەبێ وەکو ملت زیاتر ئەمە بزانین تاکۆ فستیواڵەکان و ئەبێ ملت خۆی ئاگا بێتەوە کە لە چ شوێنێکە ئەژێت چۆن خەریکن لەسەر ئەم ملەتە تەواو دنیا بە سیاسەتەوە خەریکن قۆمارەکان ئەمان دۆڕێنن یان خەریکن بە ئێمە تەجارەتەکەن ئێمە ئاوارەکەن کە بچین ببین بە کارگەر و بەردەستێ وەکو پەنابەر لە وڵاتانێکی تر زیاتر لە ئەم فیلمە گرنگ ئەمەیە کە ملت خۆی ببینێ لەبەرەوە ئێستا باشترین دەرفەتە کە کورسات سپاسیانەکەن کە وەکو پشگیریە کات لە ئەم فیلمە ئەم ڕاگەاندن هەرچە زیاتر بێت کە ملت خۆی لە ئەم فیلمە ببینیت بڕیار بدە لە داهاتوو چی بکەین داهاتوو ئێمە چۆن ئەبێ چارەسەر بکەین کە ئەوەندە تووشێ مەینەت نەبین لە حاڵی کە زۆر دەوڵەمانی زەنگینین بەس دەربەدەرین ئەمە مهمە کە بگەین ملەتی ما بە ئاوە بابەتانی بکەیت لەبەرەوە ئەم نەتەوەیە بێ بڕیار بدات کەم فیلمە نەتەوەیی یانە کەی بڕیارەدات کە ئەو کاتە کە فیلمەکەی بینی ئەو کەسانە کە چەند فیلم ببینن جا ئەوانە ئەبێ بڵێن کە ئەم دەرهێنەرە ئەو شتەکە ئەڵی نەتەوەییە بەڕاستی ئەم فیلمە نەتەوەیی یانە ئەوە کاتی کە ئەبێ بینەران بڵێن یعنی بینەری خۆی ملەتی کورد بچێ بزانێ خۆی لە ئەم فیلمە ئەبینێت کە توانێت ناوی بنی بە نەتەوەیی یانە من ئەڵیم نەتەوەیی چونکە زارەوەی جۆرا و جۆرێ کوردی تیا هەیە کرمانجی هەیە سوورانی هەیە ئەردەڵانی هەیە وەکو زمان فارسی هەیە تورکی هەیە عەرەبی هەیە
کوردیش لە چوار وڵاتە ئەژێت لە وڵاتی فارسمانە ئەژێت لە وڵاتی عەرەب زمانە ئەژێت لە وڵاتی تورک زمانە ئەژێت خۆیش یەک زمانە بەس لەم فیلمە ئەم چوار زمانە دەورە بینن ملەتێکە لە ئەم چوار پارچەیە خەریکن ئەژین ئەمە نەتەوەی زیاتر ئەمە مهمە کە وتم ملەت زیاتر تێبگات دیارەکە لە فیلمێکە کە من ڕخنە لە ئاڵمانەکەم لەبەر ئەوەی کە دێت بۆم کیمیاباران ئەخات لەسەر منە لە هەڵەبجە من و بنەماڵی من و هەزاران کەس وەک من ئەخن کێنێت بە ئەو بۆمبانە هەمان کات دێت بە منیش ئۆکسیژن دەفرۆشێت بە من قازانج دەکات هەمان کات منیش ئاوارەی شارەکان خۆیەکات وەکو کارەگەر بچم دیارەکە فستیواڵێک وەکو بلدین دیارەکە ئاوەڕ نادات بە ئاوا فیلمی کە ڕخنە لیان ئەگرێت ئەوانە لە شوون فستیواڵەکان لە شوون شتێکە گەڕن بابەتێکە گەڕن زیاتر کە ئێمە بڵێن ئێمە هەژارن ئێوە فریشتن ئێوە ناجێ ئێمان ئێوە ئەتوانن ئێمە نجاتمان کە من وەکو کورد ئەوەندە سەربەرزە بینم کە کەس بەزەی پیانێت بەس ئەوەندەش وەکو ئەرکەزانم کە حتمما ڕابگەێنم کە کورد میلەتێکە خۆی پێویست بە کەسێکی نییە ئەگەر ئێوە مداخلە لە ژیانیانەکەن ئەوە ئەبێ کورد بزانێت لە فستیڤالەکانە ئەمی باسیەکەی ڕەنگی یا بووە کە ئەوانی بینی بیان و ینی فیدباکیوان هەبوو لە سەرم چیرۆکی کە توێڵی گیان دەنگەکەتان باش نات کە کردو وتمەوەی لە فستیڤالەکان کە بەشداریتان کردو نمایش کراوە ئەم دەنگانەوە فیدباکی هەبووە لە لای تەنانەت خەڵکە بیانیەکانیش بەڵێ وەکو ڕخنەگەر چەند ڕخنەگەر لەسەر ئەم فیلمە نووسیانە کە ئەم فیلمە بە چاوێکی سینەما بە زاویەکی ترە و تواشای کارەسات لە کوردستانە کردووە بە تایبەت داعش بە چاوێکی ترە سەیری کردووە بە چاوێکی ترە سەیری پەنابەری کردووە ملەتێکە هەموو شتێکی هەیە زەنگینە بۆ ئەبێ دەربەدەربێ چون لە ڕخنەگەران هەیە لە سینە کوردستانی چەند ڕخنەگەر لەسەری نووسینە وەکو ئەڵێن کە ئەمە فیلمێکە کە باس لە ملەتێکە کات ناڵێن تەنیا فیلمێک درامایە یا فیلمێک پەنابەریە ئەڵەن فیلمێکە کە باس لە ملەتێکە کات چەند ڕخنەگەر ئەمان ئشارەتیان کردە باوە لە هەم سینە کوردستان لە سیلکڕۆد بەڵێ کاکشوان خەرمان بەرەکەت ساڵانە ئەگەر فیلمێکیش بێ بەشداریەکە یان دوو فیلمیان چەند بەرهەمێک چون خۆت ئاماداکەی بۆم فیلمانە چون ئەم کارکتەرانە بەردەستاکەی بیەکەیتەوە کاری لەسەرەکەی سپاس کە ئەڵی خەرمان بەرەکەت بەس زمانوم زۆر لەش ساخ بێ هیلاکم لەک لەبەرەوەی کە بەشداری فیلمەکانەکەم هیلاکم بەدەست شێوازی بەرهەمێنانی فیلمەکانە سەختە هەرئاوا بینرانی بەڕێز ئێمە ئیشی خۆمانە ئەرچی ینی ئیش خۆمانە دنیای خۆمانە ئیشەکەی نایکەین بە منەت بەسەر هیچ کەسێک و بەڵام ئەو سەپۆرتەشی کە لە کوردستان هەیە زۆر بە باشی نایبینم بۆ فیلم ینی ئەڵم هیلاچین هێشتا تێگەیشتن لەوەی کە سینەما چەند گرنگە فیلم چەند مهمە ئێمە خەریکی چین و برادران هەمووی تاوان هەموو برادرانی خەریکی فیلم و سینەمای کوردبوون و سەختی ئەسلیەکەش بەڕاستی لە فیلمی بێنیشتیمانە پشتۆژێک پشت کامێرا و شتەکە ئەبینن ینی مەبەنمونە ینی ئەم فیلمە پشتگیریەکی ئەوەنە گەورە نەکرا لەگەڵەوەی کە کۆنسێپتێکی زۆر گەورەی هەیە ینی یەکێ لەو فیلمی زۆر دروست کرا فیلمی بازار من خۆم فیلمی بازارم دروست کردووە مەسەرم بەشداری ئەم فیلمی ترم کردووە فیلمی باش بەرەم هاتۆ لە هەر چوار پارچە بەڵام لە باشوور یەکێ لە هەر باشترین فیلمەکانەمە بوو کە دروست کرا لەبەرەوە سپاس خەرمان بەرەکەت بەڵام هیلاکی هیلاکم زۆر بەدەست ئەوەی کە بۆ ئێمە ئەمەنە سەخت فیلمە توانین دروستکەین و بۆ ئەمەنە فەرامۆشکراوین بۆ ئەوەی فیلم دروستکەین بۆ دەسەڵاتداران حکوومەت کەرتی تایبەتیش هەتا بۆ دۆخێکمان بۆ دروست ناکەن بتوانین هیچ نێ بە تۆزە لە دەرودراوسێکەکە وەکو دەرودراوسێکەکەمان فیلم دروستکەی ئەژنا سپاس دەکەم ئەوە سینەما چێژی خۆمە دوو ئەوەنێکەش سەختتر بە هەرێکی بەڵام مانوین کەمێک ئەوە هەر منە هەموو هاوڕێیان هەموو برادران ئەمە لە ڕووی بەرەمێنانەوە خۆت وەکو وەکتین چۆن خۆت ئاماداکەی بۆ ئەم فیلمانە هەر دەرێنەرێک ستایلی خۆی هەیە بەڵام شتە ئەساسیەکانەوەیە کە ڕۆڵەکەت خۆشەوێت دراستێکی ئەمانجی لەگەڵ دەرێنەراکەی کە چۆن بێ دیزایانی ڕۆڵی شێوازی پراکتیکردنی هەستە لەم ئیشە چۆنە ئەچیکتە ناو ستۆری بۆردەوە کە هەڵبەت هەموو ئەکتەرێکی پرۆفشناڵ خۆی زانێ کارەکانی خۆی چۆن بەڕێوە بەڵام باشترین شتەوەیە کە ئەو ستایلی هەزمی ستایلی ئەو دەرهێنەرە بکەی کە کاری لەگەڵاکەی پاشەوەی کە
سینناریۆ و ڕۆڵەکەت خۆشێت دەستخۆش. کاکتورەج هەڵبژاردننی ئەو ئەکتەرانە بۆ کارکتەرەکانت لەسەر چ بنەمایەک بوو واتە چۆن ئەم ئەکتەرانە دەستنیشان کرد؟ لە ڕووی کەستینگەوە بۆ ڕۆڵەکان کەیمە پاشەوەک لەگەڵ کاکشوانە دانیشتن لە سلێمانیا یعنی لە پری پرۆدەکشنە لەو کاتاکە بۆ پرۆدیوسەر ئەگەڕێن بۆ سەرمایە ئەگەڕیان کە بەداخەوە هیچ لایەک تەنیا جیا لە کاک ڕاز خەڵکەوت ڕۆشید کەیسە سپاسەکەم لە ڕێگای کاکشوانەوە هات پشگیری کرد کە ئەو کاتە ئیشەکە جددی بوو ئیتر وتمان چونکە ڕاست بابەتەکە نەتەوەیە بۆ کەستینگ دانیشتین لەگەڵ شوانیشە کە چی بکەین کە هەموو کوردێ هەموو لایەک بتوانن بەشدار بن ئەمە بوو بە مێتۆد هەڵبژاردن ئەکتەرەکانمان بەس بۆ ڕۆڵێ ژن ڕۆڵە سەرەکی ژن کە هاانیە گەشتیم بۆ تاوافقەکە چونکە سەبارەت بە یەک گورانی بێژە زیاتر چیرۆک لەسەرەوە باشترە کە گورانی بێژێک بێت کە خەڵک بیناسن خۆشیان بێت یانێ لە نێو خەڵکە ناوێکی هەبێت خەڵک حەز بکە بۆ گەشتین بە هانیخان ئەوانتر ئەکتەرەکان بوو نمونە چونکە لە زاراوەی کوردی شاگەڕیان بۆ لە دوو کاڵمان بژارد کاک ڕێکە شەهباز بەنگین ئەلی هەکاری ڕەحمەتی هەکارە عەبدولقادر بەدەخەوە جێگای خاڵی ئێستا یان کاک شوان کە خۆی یەکم جارێ تر خۆی خاوەن فیلمەکەیە کە هیچ لەگەڵمانە بۆ ئەکتر بۆ کەستینگ بۆ هەموو شتێک دا ئەوان ئەکتەرەکان تر یعنی زاراوە گرنگ بووە بۆ هەڵبژاردن بۆ کۆنتترۆل ئەم زاراوەیشە زۆر مهم بۆ کەسێکە زۆر بناسێت زۆر کۆنتترۆل کات کە داوامان کرد لە کاک بەڕۆژ ئاکرایی کە هەم بۆکە ئەکتەر لە فیلمەکە بەشدارە هەم بۆکە ڕایشکاری سناریۆ بۆ کۆنتترۆل زاراوە کوردیەکان کە زۆر شارەزای سپاسێکم یعنی کەستینگەکە بە ئەو شێوە بوو کە ئەم فۆرمە بێت زاراوە کورد بێت یان ئەگەر گۆرانی بێژە توانی بەڕاستی گۆرانی بێژێک داوت بکەین ئەگەر تۆرکە بەڕاستی تۆرک بێت ئەگەر عەرەبە بەڕاستی عەرەب بێت خۆیان نزیک بن بە ڕۆڵەکان کەستینگ ئەوە بوو دەستخۆش کاکشوان نێمە لای تۆ باست لە هیلاکی و سەختی بەرەمێنانی فیلم کرد ئەم سەختی بەرەمێنانە لە ڕووی تەکنیکی و کەسانی پسپۆڕ و شارەزامان نییە یاخود لە ڕووی بودجە و سەرمایەوەیە کە پشگیری نییە نا خاڵ یەکەم لە ڕووی بودجە و سەرمایەوە ئەمە ئێستا لە هەر هەموو جوگرافیای کوردستان حەزاکەم بڵێم چوار پارچە لە هەر شوێنێکە کوردستان هەیە ئەمە سینەماکاری باش دەرهێنەری باش سیناریستی باش کامێرەمانی باش ئەسەن چوونەتە ناو ئەتوانین بڵێن سینەمای ئەو وڵاتانی کە تێیان داگیریشیان کردووە تەنها کێشەمان ئەمە 15 ساڵە باسیەکەینەوە ئەم مەسەلەیە و لەگەڵ هەموو فیلمێکیشەکەن نایشتەکرێ باسیەکەینەوە ئەو فەرامۆشیە بە تایبەتی لە باشوور لەلایەن حکوومەتەوە کە استراتیجێک دانانێ بۆی کە ژیانی سینەمای ڕێکخات کێشەی ئێمە تەنها ئەوەیە کە سیاسەتێک دانین چۆن فیلم فاند بکەین پارە چۆن بین بە فیلم بۆیە گەشە بکە تە مەسەلەکانی کە زۆر باسمان کرد تۆ لە مەسەلەی خوێندنیەوە لە سەرەتاییەوە چێژی سینەما دروستەکەی لای مناڵ کە گەورابێ ئەوە سینەماکە مەسەلەی بازاڕی مەسەلەی کۆمپانیەکانی و کردی تایبەتی مەسەلەی خوێندنی بەڵام کێشەی ئێمە ئێستا وەکو من کاکتورەج زۆربەی سینەماکارەکانی کوردستان ئەوەیە کە ئێمە چۆن فاند پیاکەین فیلمەکانمان بکەین هەر 2 ساڵ جارێک خۆ هەر 2 ساڵ جارێک فرەی فیلمێکەکەی فیلمێکی باش کە بینیتە فستیڤالەکانی دەرەوە زمانی سینەمایی خۆت پیشان بی و فیلمە دروستکەی کە خۆت دەتەوێت یا هەر کەسێکە مافێتی بە چ ژانرە فیلمەکە کێشەی سەرەکیمان فەندە کێشەی سەرەکیمان پارەیە کێشەی سەرەکیمانەوەی کە چۆن پارەمان دەستکرێ حتا بتوانین بەرهەمی هاوبەش بکەین لەگەڵ دەرەوە کە بڵێن ئێمەش پارەمان هەیە ئێوە ژوەڕە ناو بەرەوە درێژەی نێمە خاڵی سەرەکیمان خاڵی پارەیە کێشەی سەرەکیمان ئەوە هەر چارەسەریەکەشی چۆنە هەیەکرێ ئەوە من خۆم بڵە ڕاستیە تااقەتم نەماوە باسی و مەسەلێ بکەم ببوورە حەزەکەم خەڵک بڵێم بە خەڵک بڵێم بێت بەسەری فیلمی بێنیشتیمان بکات کە فیلمێکە دروستمان کردو واقع ئەو شتێککە ئێڵی چۆن چارەسەرەکرێت لە وەهمە چێ
هیچ نەبێ بۆ نەسلی من نازانم بۆ نەسلی من یا کاکتورە جیا ئەوانەی کە هەن لەواچێ لە خەو بچێ هیوادارم بۆ جیلەکانی تر بێ بەڕاستی. زۆر باشە هەمان پرسیار بۆ کاکتورە جەسڵانی پیشەسازی فیلمی کوردی ئێستا لە چه ئاستێکایە؟ ئەم پرسیارە تقریبان چەند ساڵە ئەکرێت پێشەسازی سینەمای کوردی. سینەمای کورد هەموو شتێکی هەیە هەروەکو شوان باسی کرد. سناریستی باشی هەیە، دەرهێنەری باشی هەیە، کامرامانی باشی هەیە، ئێدیتۆری هەیە، کۆمپۆزەری هەیە، ئاهەنگساز دەنگ هەڵگرێ هەیە، دەنگدانەری هەیە. لە ڕووی تەکنیکە و هەموو کەسی باشی هەیە بە ئەو نیشانەکە ئەتوانێت بچی بۆ IMDb سیر بکەیت چەند کورد لە سینەمای دنیاە ئیشەکات. ئێمە 4 پارچین لە 4 وڵاتە چەند سینەماکار کورد هەیە هەر لە دەوروبەرا ببینین. ئێمە سینەماکار کوردمان هەیە بەس سینەمای کوردیمان نییە، چون بۆ ئەوەی کە ئەم وەکو مناڵێکە ئەبێ بەخێوێ بکەین یەتیمە. سینەمای کوردی زۆر زۆر لە ڕێی ئارتە و بەرزە بەس یەتیمە، لە ڕۆی بابەتەوە هەروە لە ڕۆی فۆرم و ئستایلەوە هەروە. یان ئێمە سینەماکار باشمان هەیە لە ڕووی پرۆدەکشنە بەڕاست کێشەمان هەیە، چونکە خاوەنێ نییە ئەم سینەما نازانم وەکو ئێستا داواکار وەکو سینەماکاری ئەگەر وزارەتی ڕۆشنبیری لە ساڵە نەتوانێت چەند فیلم بەرهەم بێنێت، چەند شان و ئیش بکات، چەند کۆنسرت، چەند ئالبوم موسیقا بێتە دەرەوە ئیشە چییە؟ ئەمە پرسیار من هەیە. دا ئەو دەمە نەبێت ناکرێت سینەمای کوردی. سینەمای کوردی ئێستا بەداخەوە بۆ بە چەند گەنگیش لە شار و ئەم شار و ئەو شار. ئێمە لە شارە هەیە لە شارێک وەک دوهوک فستیواڵ کوردی بەڕێوە ئەچێت، بەس لە بەشی سینەمای کوردیا تەماشاکەن ژووریەکان ئاڵمانیان کوردی تێناگەن، کێشەی کورد نازانن چییە، خەم کورد نازانن چییە. دیارە کە ناچێتە پێشەوە. لە ئەم دێ و دین لە سلێمانی فستیواڵ بەڕێوە بین ئەڵێن ئەو فیلمانەکە لە دهۆکە لە منە نیشان نادەینە. یعنی زۆر زۆر یەتیمە سینەمای کوردی وەکو یەتیمێکە هەر درگا ئەکرێتەوە دێتە ناو کۆڵان، یعنی دێتە مدیاوە لە قێپیان، یعنی خاوەنی نییە سینەمای کوردی. دا خاوەنی نەبێ ناتوانانی بڵێن سینەمای کوردی. سینەمای کوردەگەر ئێستا لە پشت ئەم فیلمەکە منەڵێم فیلمەکە نەتەوەی ئەگەر وزارەتی ڕۆشنبیری بێسێتەوەکە نوێنەر ئەم فیلمە وەکو فیلمی کوردی بنێری بۆ ئۆسکار بزانم ئەتوانێت پشگیری بکات. ئەگەر کردی یعنی ئێمە هەمانە ڕەش پشکێنێ بۆ فیلمەکان داهاتوو. ئەگەر کردی ئەگەر نە ئێمە سینەماکار کوردمان هەیە، سینەمای کوردیمان نییە بەداخەوەدا ئێستا. زۆر باشە. لە یەکەم ڕۆژینمایشی فیلمەکە هەمووان ئامادە بن لێ گیان لە نمایشکردنی فیلمەکە هەموو کاست و ئەکتەر و دەرهێنەر و هەمووان ئامادە بن لێرە؟ بەڵێ ئینشەڵا قەرار وایە کە ڕۆژێ یەکێ جوڵای کە کاتە جومە ئێمە ڕوودکاربتە فیلمەکەمان هەیە کە ستاف و ئەکتەرەکان ئینشەڵا بەشدارە بن. زۆر حەزمانە کرد کە ئەم فیلمە ئسپانسەری باشی بێت، بتوانین ئیشی باش بۆی بکەین، بەس ئیندیپێندنت فیلم سینەمایی یعنی سینەمای سەربەخۆ بە تەوانی خۆمانەوە هەتوان ڕەتکاربتێکی بەڕێخێن ستافی فیلم و ئەکتەرەکان ئینشەڵا بەشدارە بن. لە ڕۆژی 2 مانگەوە کە کاتە شەمە ئینشەڵا لە هەموو سینەمەکان ئەرزەکرێت. پلانەوەیە کە لە چەند سینەمایش لەگەڵ ملەتی خۆشەویستی کوردە لە باشوور لە شارەکان بتوانین بە یەکەوە لەگەڵ ئستافە فیلمەکە لە هۆڵەکان ببینیم. دەستخۆش. پشگیریکردنی خەڵک لە نمایشکردنی فیلمەکە تا چەند پاڵ پشتێ بێ بۆ ئێوە؟ زانیارێککە بەمێ ئەمە سێم جارە هەوڵین مای شێرێتەوە. بەڵێ جاری یەکەم بەهۆی کۆڕۆناوە، جاری دوم بەهۆی ئەوەی هۆڵێک لە هۆڵەکانی سلێمانی ئامادە نەبوو، خەراروا بوو ئامادە بێ ئامادە نەبوو. ئەمە جاری سێمە. ئەو دوو جاری کە مارکتینگی بۆ کراوە کە خەڵک زانیوێتی زۆر ئەمە تینوێتی خەڵکە بینین بۆ بینینی ئەم فیلمە. ئەمە خەبەرێکی زۆر زۆر خۆشە بۆ ئێمە. بەتەبەتی ئەزانن کە سەگەیشتۆتە لای بینەر کە ئەم فیلمە چی لە پشتە و چۆنە و بۆ دروستکراوە و ئەزانن کە ئارتیستانەی کە لە فیلمەکان جارانی پێشوو کاری باشیان لێبینەوە. لەبەرەوە ئێستا ژەونێ من ئاگادارم پێشوازیشی زۆر تا سەکراوە لە ڕێگەی سۆشال میدیاکانەوە، تەبان بەسپاسەوە لە ڕێگەی
سپۆنسەری میدیایی کورساتەوە یۆکە هیوادارم هەتا زۆرتر بتوانن هەتا باشتر بتوانن فەزای هەنەگەر بۆ فیلمە بۆ هەر فیلمێک فەزای سپۆنسەری و ناسانی بە خەڵک و کۆمەک کۆکردنەوە بۆ فیلم بکەن باشترە بۆیەوە لەبەرەوە ومێدمەوێ منیش و کاکتورە جووتی لەگەڵ هاوڕەکانم یەکەم ڕۆژی فەرشی سوورەوە هیچ خۆمان لەوێ بین ڕۆژانی کەش بە پارێزگاکانی سلێمانی و هەولێر و کەرکووک و دهۆکە لەگەڵ ئەو بینرانی چەندین ساڵە لە هۆڵەکانە پێکەوەین لەوێ شادەبینەوە بە یەکتری وە یەک فرسەتم بە سپاسێکی کاگڕست بکەم کە هاتە پشتیم فیلمە سپاسی کاکتورەس بکەم کە سەبری هەبوو چکە زۆرمان بوو لە فیلمەکە زانێکی تەنیای سینەماکە کە هیچ کەسێک بەو شێوێ ناتە پشتی خۆی کامەرەمان و خۆشی دەرهێنەر لە ناو شاحنەیەکی 22 ڕۆژ لە ناو شاحنەیەکە بە تەنیا تەسویرکەوەی خراجکەی و بۆ خەڵکی هەڵەبجە کە ئێمەیان گرتە باوەش بەو زروفە سەختە و هەموو کەسێکە بۆ گەنجەکانی هەڵەبجە کە پشتگیری ئەو فیلمیان کرد دووبارە سپاسی ئەوە کەم یاددارم لە دوی مانگ و خەڵک چێ بۆ سینەماکان و فیلمەکە ڕایان هەرچیەوە ڕای خۆیان بڵێن دەستان خۆش بێ سەرکەوتو